یەکەم خوای پەروەردگارە فەرمێ وەلا یەظلم ربک ئەحەدا. خوای پەروەردگار زوڵم لە کەس ناکە. هەمووشمان باوەڕمان بەوەیە کە خوای گەورە ئەم مەخلوقەی دروست کردو هەردوو جنسەکە و هەر یەکەش مافی خۆی داوەتێ ئەیان ناسێ ئەزانێت چی بەکەڵکیان دێ و چی ئەبێ بە پاڵنەری ئیمانیان. ئەگەر امتیازی یەکێک لە یەکێکی تر زیاتر بوو توخمێک لە توخمێکی تر زیاتر بوو ئەمە هیچ دلیل نییە لەسەر خوانەخواستە بڵین خوای گەورە زوڵمی کرد. و هەروەها لە ناو پیاوانە خۆ پێغەمبەران پلیان بەرزترە لە خوارەوانە پلەی پیاوچاکان و شەهیدان و ئەوانی ترن جا تاگاتە خواروتر هەر پلەیە لە زمنیان پلانەی خوارەوە پیاوانێکی زۆر لە پلەی خوارەوەن ئافرەتانێکی زۆر لە پلەی سەروتر لەوانان پلەکان هەر پلەی بەهشتیشن ئەم ئافرەتانە بە ئیسحقاقی خۆیان سەرکەوتونەتە سەر کە ظاهرن باسەکەین مەسەلەیەکی وەکو ڕابعەی عەدەوی ڕەحمەتی خوای لێ بێ کە تابعینە ئافرەتێکی ظاهرن طبعا ئێمەوە ئەزانین و وامان ناسیوە مسلمان دیندار خواناس خواپەرست شوشی نەکرد و مێردی نەبوو ئێگومانی تیانێ ئەمە دەرەجەی لە ملیۆنەها پیاوی تر پیاوی فاسق یا ئیلتیزامی کەمتر یا پیاوی خواناس و خواپەرستیش بەڵام نەگەیشتۆتە ڕوتبەی ئەو بەرزترە لە قیامەتە ئەو داخوازیانەی کە ئەو ئەیبێ یا ئەو داواکاریانی کە بۆی دێن نەدی یا ئەو هیەوە مەبەستانە کە هەیەی و دێتە دی هەمووی بۆ دێتە دی چونکە خۆی پەروەردگار کە باسی بەهشتەکە ئەفەرمێ هەرچی ئەوان بیخوازن دەستیانەکەیەوە هەیە ئەجا لە بەهشتا هیچ شتێک لەم حەسادەتانە نامێنێ ئەوی کە لە دنیاە هەیە ئێستا چیوە ئەکا ئافرەتێک بۆ نمونە لە ئافرەتێکی دنیا ئافرەتێکی مسلمانی ئیماندار حتەوە لەو کافرێکیش بە هەروەهایە بەڵام ئەڵێم ئافرەتێکی مسلمانی ئیماندار ڕاتبێکی خۆی هەیە مردێکی محتەرەمی خۆی هەیە بە اختیاری خۆی هەڵی بژاردووە دڵی پێوێتی و زۆری خۆشی بێ و زۆر جوانە لە لای و غیرەی لێکا لەسەر ئافرەتانی ترکە هەڵی نەخەڵەتێن فریوی نەدەن ماڵێکی گەورەی بۆ خۆی هەیە جلوبەرجێکی ئێجگار زۆری هەیە هەر مناسبەیەکە بێ جلوبەرگەکەی کامیل تاقمی خۆی لە بەرەکە لەو ڕەنگەی کە ئەوێ مناڵی هەن یەک مناڵ بێ ئەدەبی ناکە بەرامبەری هەمویان پیانە لە سەعان نۆ بخەون هەموو سەعان نۆخەون هەمویان بە قسەیەکەن زۆر بە ئەدەبنە ڕۆنە دەرێ دێنەوە دەستی ماجەکەن ئافرەتێکی خادیمەی هەیە خزمەتی ماڵەکەی بۆکە ئەم دانیشت وەکو مەلیکێک ئەگەر پێی بڵین دادەجان تۆ لە مۆزعی خۆت ڕازیت ئێگومانتیان ئەڵێ ڕازیم هەرافرەتێکی نەرویجێمە ئێستا پێی بڵین تۆ ئاوا بێڵە جاوە مەلیکەم بۆچی ڕازی نابە ئەنجاڵین گەورە مناڵەکانی شت کە گەورە بوون هەموو لە دەور و بەردن تو هەر وەختێک کە بتەوێت تەلەفۆنمان بتەوێت بیان بینی هەر لەم سێ کە ئاوایەگەکەیوان دێن بۆ لات دەستیان لە هەر شتێک هاابێ یەکسەر دێن بۆ لات و دیدەنیشت دەکەن تۆ پێویستیشت بەوان نییە خۆ پێویستیت بەوە نیە ئاو دەست پاکەی تۆ لە ماڵێ ئایا ڕازیت کام ئافرەتی کافر هەیە بەمە ڕازی نەبێ ئافرەتی مسلمان بەمە ڕازێ ئەمە چییە لە چاوی کە لە باشتایدن بەم ئافرەتە مسلمان جابا ئەوەی هەر نەدەنێکەوە لەوێ دوو پیاوی هەبێ لەم دنیا خی گەورە نەهێشت و دوو پیاوی لە باشدا چۆن خی گەورە کە ڕازاندوێتەوە بۆ ئەم عەبدە ساڵحە ئەم عەبدە ساڵحە کە خی گەورە ئەبینێ کە گەورەترین لەزەتی بەهشت بینینی خی پەروەردگارە ئێتخوا دوای داواکە لە دوو پیاومە بێ چه ئافرەتێکی مسلمان هەیە چه ئافرەتێکی ڕەسەن هەیە بڵێ باشە با دوو پیاوم سێ پیاوم هەبێ لە هەزار ئافرەتی کافرە گەر ئیسیفتیان بکەی ناڵێ با دوو پیاوم هەبێ ئەمە ئەوەی لەش فرۆشە لەش فرۆشەکەش حەزی بەوە نییە حەزی بەوەی ماڵ دروستکە یەکێک لەو ئیشە سەرکەوتوانەی ئۆردۆغان ئەوە بوو لە ئەستەمبول چووە گەڕەکی داوێن پیسەکان کە 36,000 ئافرەتی داوێن پیسیتیا بوو وعدی پێدان ئەگەر هەڵم بژێرن لە بەلەدەی ئەستەمبول ئەو یەکەم جارەکەی لە بەلەدەی ئەستەمبول ئەگەر دەرچم ساڵی 2002 من ئەو کەسانەتان کە ژیانێکی پاکی بێ واز لەم میهنەیە بێنە لەم ئیشە هەوڵی بۆ دەمخان و شوێن و جێگا و ڕێگای بۆ تەرتیب بکەم و پاک بێتەوە بۆی شوو بکە و مێردی خۆی هەبێ یەکەمین سەوتی هێنا لەناو ئەو موافرەتانە دوایش بەوەفا بوو بەرامبەر عەهدەکەی هەر کەسێ ویستی پاک بێتەوە و ئەو ئیشە نەکە ئەو ئیشە لەبەر چیەکە ئێستا ئافرەتێک پێی بڵێ ئەو ئیشە بۆ چیەکەی هێڵە پێویستم بپارێ دایک و کەسوکارم پێویستیان پێێتی گەیشتومەتەم عەمرە دایک و باوکم هێشتا هەر کرێ خانووەدە
لەبەرەوە ئەبینی غیرەتی جوامێری ئافرەتەکە جاری وای لێ کردووە ڕۆداوان پیسێکاک چیرۆکێکی هندستانی لەوەی کە دایکی پێویستی بە عملیات هەبوو هیچ ڕێگایکی تری نەبوو ئللا لەش فرۆشی نەبێتیان فلیمێکگین تاچکە لەسەرەوە فلیمەکەی تاچ کرد و دوای خۆی کوشت پارەکەی تۆ فیر کرد بە دایکی وەجنە نایە بڕا بۆ ئەو مێنێ هیچ ئافرەتێکیش نییە ئەوەندە حەزی لە پیاوی ڕاکە بەدوایە مع العلم هۆرمۆنی ئیندرۆجین کە لە هەردووکیانە هەیە مەسئولی جنسە لە پیاوەکەیە یەک هۆرمۆنە کەچی ئەو دوو هۆرمۆنی تریشی لەگەڵ ئیندرۆجینەکە هەیە بەڵام ئەو حەزی ئەوەندە لە پیاو نیە وەکو بە قەدرەوەی پیاو ڕاکە بەدوای بۆیە پیاو بەدوای جنس ئەگەڕ کە پیاو بەدوای جنس ئەگەڕێ خلقەتی وایە پاڵنەری سەرەکی وایە ئێخوای گەورە پێی فەرمووە تۆ حور العین وەرەگری ئەم ئافرەتە حەزی ئەم ئافرەتە چییە؟ ئەم مەلیکایەتەیەکە و ئیشارەتم پێدا بە نمونونەک لە قەسر و قسووری خۆیان دانیشتووە و لە هەموو خەڵکانێکە لە بەهەشتن حەدیسی صحیحیشا فەرمێ ئەم ئافرەتە کە تەماشای مێردەکەی خۆی کاتەوە هیچ پیاوێکی بەلاوە جوانتر و خۆشەویستتر نییە وەک لەوەی پیاوەکەی خۆی ئێ باش ئەگەر زانیمان ئەمانە هەمووی بە زانایی و دانایی خوای پەروەردگار بوون ئافرەتی مسلمان ڕازی بەوەی کە هەیەی ئێ باشە بینینی خوای پەروەردگار کە جوانترین و خۆشترین چێژی بەهەشتا هەردووکیان وەکو یەکەی بینن پلەکانی بەهەشت کە بەرز بوونەوە ئەڵماوشکاڵ پلەیتیایە هەردووکیان وەک یەکەی بینن هەموو جۆرێکی چێژی جەستەی خۆراک و پۆشاک و جنسیش هەروەکو یەکەی بینن پیاوەکەیان ژنەکە هەردووکیان مهمە تێر ببن لە جنس کافرەتەکەش بە پیاوەکەی خۆی تێر بوو لە پیاوەکەی خۆی چاوی نەبڕەیەکێکی تر قاسرات و تەرف تەواوی تر چ پێویستی بەوە هەیە ئێستا ئێمە ئەمە بڵێت ئەمە سەبەبی ئەو ئاڕاستە ئیسیعماریە ئاڕاستە غەربەیە کە هاتووە بۆ ئەوەی ئافرەتانی مسلمان لە ماڵ بێننە دەرەوە ئەنجا ئەم هەموو گومانانەی کە بۆی دروست دەکەنەوە ئەمانە سەبەبی ڕئیسین بۆی کە ئافرەتی کشوا داوا بکە لە هەمان کاتیشە ڕێلەوە ناگیرێت کە ئافرەتەکەش وەکو سروشتی هەموو ئینسانێ کە حەزەکە ئەویش هەیبێ یەکێک ساریکی زۆر جوانی هەیە ئەمیش حەزەکە ساریکی جوانی وای هەبێ یەکێک خانوویکی زۆر بەرز و خۆشی هەیە هەندەسی زۆر جوان دروست کرا حەزەکایکی وەکوی بێ یەکێ دەوڵەمەندە مش حەزەکە دەوڵەمەند یەکێ باڵای بەرزە مش حەزەکە باڵای بەرز بێ کەس حەز ناکە خەڵک شتێکی هەبێ ئەم نەیبێ لەبەرەوە شتێکی سروشتیشە کە ئافرەتێکی بەڕێز کە ناوی عومارەی ئەنساریە لە زمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو لە حەدیثی صحیحی ترمزی و ئیمامی ئەحمەد و کە شێخی ئەلبانی ڕەحمەتی خوا لێبێ بە صحیحی داناوە ئەفەرمێ ئەم ڕیواەتی ئەم ئافرەتە بەڕێزە سەلەمە ئەفەرمێ قالت قلت يا رسول الله صلى الله عليه وسلم ما لنا لا نذكر في القرآن كما يذكر الرجال ئەو بۆچی ئێمە باس ناکرین لە قورئانە هەروەکو کە پیاوان باسەکرن قالت فلم يرعني منه يوما إلا ونداؤه على المنبر يا أيها الناس قالت وأنا أسرح رأسي فلففت شعري ثم دنوت من الباب فجعلت سمع عند الجريد فسمعته يقول ڕۆژێک جۆم لێ بوو کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەمەم پرسی بوو چاوەڕێی جوابمە کرد ڕۆژێک گوێم لێ بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر مینبەر فەرمووی یا ئەیوهە الناس خەڵکینە منیش دەست بەجێ گوێم هەڵخست و قژم کۆ کردە و گوێچکەم نا بە لاشیپانی دەرگاکەوە بۆی باش گوێم لێوێ سمعته يقول جوم لي أبو بيغمري خو عليه الصلاة والسلام لسر من برفرمي إن الله عز وجل يقول خواهي قرأ أفرمي إن المسلمين والمسلمات والمؤمنين والمؤمنات والقانتين والقانتات والصادقين والصادقات والصابرين والصابرات والخاشعين والخاشعات والمتصدقين والمتصدقات والصائمين والصائمات والحافظين فروجهم والحافظات والذاكرين الله كثيرا والذاكرات أمانها مو يوانك أما إيشيانا أم عبادتانا أم عبادة نيجو رجو صدقة وشو نيجو ذكر خواهي قورة أمانة أعد الله لهم مغفرة وأجرا عظيما خواهي پروردگار لي خوشبوني بو أمانة آماده كلو پاداشتشي زورش بو هر دولان وكو يكو هاي باشن هروها حديثي قدسية كبيغمري خو عليه الصلاة والسلام فرمي لبهشتا شوانا فرمي ما لا عين رأت
يا رأت عين ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر، للرواية تر ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر، كأفرمين نتشاو بينيوتي نجوشتي واي بيستو نبدلي إنساني شاهاتو أوي كالبهشتا هي أما أفرت برزي أم بياو برزي هري شكلوان كأما ورقلي تر طموحاتي تشيتري هيك خوشي ويسي خواي بالردقاري واندل دلاي خواي قورجا بيني وحديثي صحيحي شكها مو جمعيك أهلي بهشت خواي بالردقاري بينا كأيبين خور بياوان نايبين جنو بياورد جان نايبين أهلي تفسير همو لسر أو متفقا كأفرمي وعندهم قاصرات الطرف هافرتا كانت شاو ناجرن بو بياويتر چونك أوي كهيانا كافية كوابو ئافرەتان لە بەهەشتا ئەوەی کە خۆیان مەبەستیانە دەستیان کەوتووە لە هەموو چێژەکان لە گەشەی ڕوح کە خوای گەورە ئەبینن کە داوەتی خوای پەروەردگارە بن جومعان هەروەکو پیاوان لەوەی کە چێژی پۆشاک و جوانی و هەرچی شتێک کە خۆیان جوان و لە تەمەنی 30 ساڵی و 33 ساڵیا بن هەموو لەگەڵ پیاوانیش تەبعاً و هەمووشان لەو جنسە شتێرە بن لە خۆراک و لە خواردن لە هەموو شتێکی تر کەوابوو ئەو حەزەی کە لە ناخی ئافرەتەکە پاڵنەرە لە دنیاە حەزی مێینێتیەکەی جوانیەکەی مەلیکایەتیەکەی دەسەڵاتداریەکەی کە خۆی سەرپەرشتی ماڵی خۆی کات و هەموو شتەکانی لە بەردەستای و سەمع و تاعی بۆ دەرەبڕێ و مێردەکەشی چاوی لە ئافرەتێکی ترنی و ئەم غیرەی لێناکە ژنەکە کە ئەمە خوای گەورە هەمووی بۆ هێناوەتە دی ئەنجا ئەو ئافرەتەی کە شووی نەکردووە لە بەهەشتا کوڕی تریشەیە کە شوێن ژنیان نێناوە لە دنیای تەواو شەهیدێ گەگرێ بۆ خۆ یەکێ اختیارەکە یەکێکی کە شووی بە دوان بەسییان کردووە لە دنیای لە قیامەتە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام فەرمێ بە اختیاری خۆی یەکێکیان هەڵەبژێرێتەوە و هەندێک عولەماژە فەرموون بۆ ئاخریەکەیانە بەڵام معلومە کە ئەی ئەوەڵەکەی زیاتر خۆشویست و لەبەرە شووەکاتەوە بە ئەوەڵەکەی خۆی اختیاری خۆی چونکە ئێستا گەرێمە هەر شێ بڵین ئافرەتەکە خۆشیە گەر ئێستا سێ شووی کردوێڵێ وەڵا هەر یەکەم هەڵەبژێرم ئای دوایی وەختێک کە ئەچێتە بەهەشت ڕەئی گۆڕە چکە لە دنیا چەند ڕەئیمانە گۆڕ بۆ هەمان شێوێت تەمانەوە هەروکوتم زۆر تەفسیلاتێکی زیاتری ئەوێ پێم وایە زیاتر ئینشاڵڵە جارێککە باسیەکەین و بەڵام ئافرەتی مسلمان بێخەم بێ لەوەگەر خوای گەورە ڕەحمی پێ کردووە من زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز برا ئەم سەرکەوتنە گەورەیە خوشکینە برایینە توخوا خوای گەورە ئاوە بەهەز بکە بفەرمێ هەر کەسێک لە جەهەنەم کەناردرا خرایە بەهەشتەوەی تر سەرفراز بووە توخوای ئێمە دڵنیا ببین کە لەوەی بەس سزامان نەدەن لە جەهەنەم قوتار ببین یەکە قوتار بوو هەرەوە چیتە بەهەشتەوە اینجا خوای گەورە فەرمێ کە لەوێ قوتار کرا لە کەناری جەهەنەم زحزح بە پاڵ هێنایەنێتە ئەم لاوە دوای چۆتە بەهەشتەوە ئێتخوا چیترمانەوە بکات لە حەدیثی صحیحە جارێککە جێڕامەوە کە کابرا ئاخر کەس کاچێتە بەهەشتەوە یا ڕەبی خوایە بەس ڕازیم بم بەرە دەرگای بەهەشت چکە خۆ دەرگای بەهەشتیش هەر بەهەشتە